فەقیرە ترسا بەخوا دوایەوە نەهاتەوە کەم دوو لاو دونیاوە بۆ کەوتەوە زۆر قورسە زەڕبی تێکەوتاوە تیاچوو بۆیە سێرکەن 3 جار 360 طبعا ئەگەر لەگەڵ دوای کورتی کەمەوە ئەمە 180 ئەمێنێتەوە تۆ بڵێ ئەمە کردم 180 کورتم کردەوە پای 3.4 دانووسی زۆر باشە لێرە بەس پلەماوەتەوە ئێستا 170.9 کاوانیە ئێستا دو ئەمە تێبینیم هەیە لەسەر ئێرەوە نییە حسابەکە بکەین و ئیتر بڵێنەوە ئەنجام و تەواو ئەمە 170.9 پلە ئەی من ئەگەر ئەو یاسا دەرخی کە لە کتێبەکە شانیە و دراوە بە زۆر باشە دەرکەکە وتمان تەناو یاسایتە ئەگەر لێرەوە دەری بێنم نابێ یاساکە هەر بە دوولا دنیاوەند کراوە ئەمە گۆشەی چییە بە ڕادیانیرەوە کەواتە من ئەگەر گۆشەلادانێکم بێ بە پلە دەسم بکەوێ ئەوە گۆشەی بە ڕادیان دراو بە ڕادیانی ئاومێتێ کە ڕەتی ئەم کەرتەی بکەم ئەبێت بە پلە کەرتەکە چییە یا 360 لەسەر دوو پای ڕادەنووسی یان 180 لەسەر پای ئەنجاکە سەرنجێکی ئەم دوو یاسایان بۆ بکەسە لەسەر تەختەکەی جوان دیقەتی بە ئەمە تۆ با بڵین ئەلێرایەکە کە ژەر بنووسین خۆشترە جوان دیقەتی ئەم دوو یاسایان بۆ چی تێبینیەکی یەکەم ئەم کەرتە ئەکسێ و کەرتێ دووەمەوە پلێ ئەمە ڕادە چی زەمانی ئەوە دەکا کە تۆ ئەم دوو یاسایە دەرخکەی لە ئیمتحانە لێ تێکەڵ نابێت بە تایبەتێکە بە پرسیاری گۆڕینیەکە ناتەوە بە هەڵبژار ناتەوە تی گۆشەیەکی بە ڕادیاندراومەیە ئەگەر بیکەم بە پلە کە ڕەتیشیە لەم کەرتانەیەکەم مەسەڵەن ئەمەیان ڕاستە 180 لەسەر پاییان 360 لەسەر دوو پای ئەو دوانە کامیانی کە باتەوەیان ڕاستە بەڵام لەگەڵ سیانی کایەتداتێ پای لەسەر 180 باش دوو پای لەسەر 360 پای لەسەر 360 مەسەڵەن دوو پای لەسەر 180 ئەوە تاوە تێکەڵ بوو کەواتە من ئەو سامێشکم نایکەم بۆ ئاڵۆز بوو بەڵام بەڕاستی بە دوولاو دنیاوە هەم ئەو یاسایش دەرەکەی ئەوتە لەوە دەربانەنا و هەم سوالشی پێ حەلەکەم کەواتە ئەمە دائیمیترە ڕێگەیەکی کە وتمانەمە ڕێگەی دەرخ بۆ گۆڕینی پلە بۆ ڕات و ئەمە ڕێگەیەکی کە هەر دەرخ ڕات بۆ پلە بەڵام ڕێگەی دووەم دوولاو دنیاوەندەکە دەرخ نییە فێربوونە و دائیمی ئەتوانی یاساکەشی لێوە دەربێنی ڕێگەی سێهەم ئەمە سێ ڕێگە بۆ دوو گۆڕین باشە کەواتە ئەمە 6 گۆڕینەکە سێ ڕێگە وانییە باشە 4 گۆڕینەکەی کەش یەکی سێ ڕێگە 3 4 12 6 ژوتم 18 گۆڕین ئەکرێ من ئەمەوە دەرخەکەم ئەی بۆ فێربوونێکی بەسیط نەبێ سێکە ئێمە دەرسی پێشوو تێوینێکمان نووسی وتمان یەک ڕادیان 57.3 پلێ ئەمە وەکو چی وایە 10,000 چەند 5,000 تە دوان وانییە 10,000 دوو 5,000 تە باش ئەگەر من دوو ڕادیانم هەبێ 2 جار 57.3 بۆ بوو بە پلە کردە 114.6 سێ ڕادیان گۆڕیمان بە پلە کردە 170.9 ئەگەر سێ ڕادیانم هەبوو بیکەم بە پلە سەرنج بە ئەلێرە یەکێ هەیە ئەمە یەکەکەیە لەجێ ڕادیان 57.3 نووسراوە تۆش لێرە لەجێ ڕادیان 57.3 بنووسەرەوە ئەمەش ڕێگەیەکی قورس نییە سێ ڕادیان کەواتە 3 جار 57 یەک دانەیەک 57 سێ دانە ئەوژێ ڕێگەی ئاسانە ئەمە چیمان گۆڕی ڕادیانمان کرد بە پلە عەکسەکەی پلەم هەیە ئەیکەم بە ڕادیان وەکو 171.9 پلە بیکە بە ڕادیان هەر کاتە گۆشەی بە پلەیە ئەوتی بیکە بە ڕادیان تۆ دابەشی 57.3 بکە ئەبێ بە ڕادیان ئەوش ڕێگەیەکی سووکە ئەگەر لێ تێکەڵ نەبێ هەر چەندە چێتە قاڵبی دەرخەوە ئەوەش ڕێگەیەکی کە ئەمە تەقریبەن تا ئێرە یەک دوو بەمەشەوە بێ بەسێ ئێستا من ئەمەشیان بۆ ئەوەی تر 171.9 پلەم هەیە ئەیکەم بە ڕادیان یعنی پلاکەم بە ڕادیان وەکە ئەوە یەم دابەشی 57 یەکەم چەند پلەم هەبێت دابەشی 57 بکەم پێمەڵێ ئەوە نەڕادیانە وەکو 10,000 چەند 5,000 تایە دوان 15,000 چەندی تایە سیان ئەمەش عینەن شتە ماڵزانە 15,000 دینارەکەی تەسەن 5,000 یەکەم 3 تایە 57.3 پلە 170.9 تەقسیم 57.3 بکەم سیانی تایە کەواتە سێ چی خۆ پلە نانووسیتەوە
راديان أما رجعك بقوريني بلا براديان رجع درخي أما رجع درخي بلا براديان أما تاني رجع فيربون دولا دنيا دكة كاساكش مال لدرنا وسر رجع أمش بهم أمشي أما رجع فيربونا دولا دنيا ده هم يعني زانين بخوا دولا دنيا أنت أما رجع درخي ورجع دو رجع ساج أمانة كتو أتواني دراديان بقوريد ببلا سيبان جاحط بوين سيتشاني كير صوحة في تاوير بوين نوبلا قورينا كاني كاج عين مشتا مثلا خليك كان بلي خليك سيصو شخص بلي وتخوي نمسرا وخوي قورا دخل دو داني واه سيخل سيداني واه أو ساتو أجر برسالك بوبيتو من نمونيش كا وتمان قورينا كان زور بيه كين بيجو يبتشينا سريا كم نموني كتاب كما نموني بو فيربونا بيجو كم نموني كتاب من بلين سيخلم هيا أما يبزانم سيخل ببلا چنده أما جتوانين يساساكي بو دربينين بارشتانو بمني يساكي لبرناك اسالي رأي يساكي دركين بو فيربونكا زور مبسطنا يك خل دو باراد وأكاتا سيصة وشاص بلا من سيخلم هيا سيريف باشا چند پلیه واتا من گوشه لادانم با پلیه لیره انوسم چند پلیه لجر پلیه فیر بن زور آسانه ام دوانه جمار زن راوکان نبیت سری کرده گر دولا دنیا اندی بکی اوی برانبر نزن راوکش خوی اتوماتیه بجری کرده که ان دولا دنیا اندی بکی اوکویک الو انوسی بوان اوکو هنگاو یکم اسم من دل تاثتم لریفو بیکم با پله چنده کرد ریف انجا او ریفو اتمانه بجری کرده که اوبر آت یک ریف سي كرت سيصة وشصت سي الريف كرت سيصة وشصت بلا دي قد بلا أما سي جار سيصة وشصتي هزار وشتاب لا هزار وشتاب لا كواتا سيخل بالفعل هزار وشتاب لا سيصة وشصتي درتشو أي أسات شون أقل امتحانا باها وبجار دلنا هاتو باشا قما مصايا قريابي لما اكتب لك هاتي امتحان نيو بجارنا بو بيناتو بلا گوشێک بە ڕیف درابێ کەڕەت یەکێ لەم کەرتانەی بکەین ئەگۆڕێت بووە پلە چیەکەین ئەمە گۆشەیەکە نمونێ با بڕەنگیچکە دیاریکەم ئەمە نمونێ گۆشەیەکە بە ڕیڤیراوە کەڕەتی چ کەرتێکراوە ئەو کەرتە 360 لەسەری خوڵ ئەو بوو باسە کەواتە من ئەگەر بمەوێ گۆشەیەکم دەست بکەوێ بە پلە لە ڕیڤەوە بیگۆڕم ئەڵێم گۆشەی بە ڕیڤ دراوە ئێستا ئاسانترە نووسم یاساک گۆشەی بە ڕیڤ دراوە کەڕەتی ئەم کەرتەی بکە 360 پلە لەسەر یەک خول ئەنجام ئەبێت بە گۆشەیەکی بە پلە دراو ئەمە ئەوە تێگەیشت ئەوە باشە زۆر باش کەواتە سەرنج بە لێرەیە وتمان گۆشەی بە خول دراو کەڕەتی ئەم کەرتەم کرد بوو بە پلەتەوە ئەو یاساکە ئەشکرێتە لەبێ حەزی لە دەرەک بێ بڵێ چی دەکەین باش سێکەم ئەمە یاسایە بۆ یەکی حەزکا دەرکیکە ئەتوانی موسیدەل تاسەتە بە پلامەوە دەستم کەوێ گۆشەی بە ڕیف دراو کەڕەتی و کەرتەیەکەم تا وەکۆ یاسایی یەکەم کە لە کتێبەکە هەیە ترە معنی تیانە کەواتە ئەمە بوو بە یاسایەک بۆ تەلەبێ حەزکا خۆی دەرکیکە ئەوە دوولاو دنیاوەند عکسەکەی عکسی ئەو نمونەیە نینەوە وەکو ئیسپاتێکی ژوایە نمونەکەمان لە بەرچاو نمونەی چوار ئەمە چوار نمونە جارە بەس بۆ گۆڕینیەکە کە وای لە کتێبە ئەو نمونانە هەبووە پێشەوەی دەست بە حەلی نمونەی یەکەم بکە من ئەم جارە 1080 پلەمەیە ئەبێت چەند خول بێ واتە ئەگەر پرسیارێک گوتی گۆشەیەک مێ بە پلە درابێ 1080 پلە بۆم بگۆڕە بە خول دەلتافێتە بە خولچانە مەسەلەن بۆ مێتە ئەڵێ 1900 پلە چەند خولە
ئەوە نەخولە بە پوینت دەرەچێ مەسەلەن سێ خول و تۆزێکە ئەینووسین ئێستا ئەگەر ئەمە بکەم بە خول چەندە کەواتە دووبارە نووسم یەک خول یاساکە نووسم یەک خولکە 360 پلەیە و ئەوی کەشیان دوو پایڕادا من یەم دراوەکە لە ژێر خۆیان نووسم پلە لەگەڵ پلەیە 1970 چەند ئاسانە چەمە پێویست ناکات من کاتێکی زۆر دانیشم خۆم بکوژم بڵێ مەڵا سعیم کرد سعی ئاواکرێ کاتێک کەم نەتیجەی باش بە خول چەندە تاو دوو لاو دونێوەنت ئەوە دووزانراوەکەی بۆ سەری کرد ئەوەی بەرامبەر داواکراکەی بیکە بە ژێرە تاو چ پێویستەکەم مێش خۆم بسووتێنم بۆی هەموو یاسا لە بەکەم بەخوا ناکرێ دوا زەمان چێت لێ تێکەڵ نابێ بیرە ناچێتەوە بۆ هەڵێین دەلتاسێتە ئێستا بزانین بە خول چەندە 1970 پلە بە خول چەندە دائما داواکراوەکە بە سوور بنووسەوە بە دەفتەری مسۆدەکەشەوە ڕەنگاوڕەنگ بێ خۆشە بۆ سەعید من 1970 پلەم هەیە گۆشەی بە پلە دراوە ئەم جارە کەڕەتی یەک خول ئەوە بوو بە یاسا دابەشی 360 پلە سەرنج بە کەواتە ئەبێ بکاتە سێ خول دەرەچێتەوە سێ ڕیف دابەشێکە 360 تا سێ خول سێ ڕیف باشە یاسا گۆشەی بە پلە دراو ئەوەیە بە پلە دراو بوو بە نمونە خۆم لە ئیمتحانان نمونەی چوا بۆ خۆمێنم کەڕەتێم کەرتە بکرێ ئەبێت بە خول کەواتە من ئەگەر بمێت گۆشەیەک بە پلە بدرێ کەڕەتی ئەم کەرتەی بکەم خولێک لەسەر 360 پلە ئەمە ژیاسا بەوەش گۆشە لادانەکەم بە ژمارەی خول دەزەکەوێت جا ئەمە لەم دیژ بنووسی هەرەوەیە هیچ ئەو ژیاسایچکە دیقەتی ئەم دو یاسایە بە لە چۆچوە جیاوازن ئەمە پلەیەوە ڕیڤە ئەمە ڕیڤ لەسەرەوە 360 لە ژێرەم بە عەکسەوە 360 لەسەر ڕیڤ لە خوارە بخوام هەموو لەبەرکردنە ناکرێت جنا منەوە هەموو یاسایە بدەمێ بە خۆ لەبەریکە بەس بەخوامە شخص خۆمش خۆم بەوە ناسووتێم لەبەری ناکەم لەبەریشم نییە هەر دەقەیە نیو دەقەی یاساکە دەرەکەم ئەمە ئەسلوبی ڕاستی سەعیە لە فیزیا بەم شێوەیە ئەتوانین بڵێن هەر نەوە بەشەکەی فیزیامان زۆر سووک و ئاسان و خۆشە هیچی لە فکرە تەجاوز ناکە فیزیا زانستێنێ من دەرکیکەم ئیلا بێ ئاوا ڕێگەیەکە بێ فێر بم ئەگەر نا ئەوانەی پێش ئێمە چۆن فیزیان زانیوە کەواتە شەرت نییە ئێمە شت دەرەکەین هەم شەرح سوڵی جواببانەوەی عیلمی خۆی هەیە هەم حسابیش کەواتە ئیلا بێ فێر بین فێربوون نەخەینە پێشەوە بەڵام کێشەیەکمان هەیە لە مناڵی ئێمە زۆربەی مامۆستا پێمان ئەڵێ لەبەریکە باش دانیشکەیتەوە ئێڵێیتەوە ئافرین تۆ زۆر زیرەکی وەڵاهی زیرەک نییە فەقیرە بەس لەبەریکردن بۆیە تکایە فێر بن باشترە هەمووی ڕێگەی فێربوونە ئێستا هەوڵەیین پێش ئەوەی من یەکەم نمونەی کتێب دەست پێ بکەم هێشتا ئەتوانین گۆڕینی کەس بکەین مەسەلەن لە ڕیڤەوە بۆ چی ماوە بۆ ڕادیەن بۆ ڕیڤ ئەینە شت بە دوولاو دینەوەن بیکەیەک فکرێ دوایش هەندێک سوال ئێمە دەست خۆتان لێرە لە بەرچاوی خۆمان بیکەن تا فێرە بن هەموو دەرسەی ئەمە بۆ شێوەیەک وانەی تایبەت هەوڵەیین کە من سوالم حەل کرد سوالی ژێم بە تۆ لەبەر چاوما حەلیکەی لەوانەیە لە 20 لە بە 4 نەیزانێت کە سەیرەکەین خەلەلەکە دۆزینەوە لە چوار تێنەگەیشتووە کە فێرە کرد لە تەلەبەکانی کە جوانترێش فێرەکە و ئەزانێ حەلیکە بۆ نەوە هەوڵەیین ئێمە ئینشەڵڵا وانەکانمان بخوێنین تا تاواکردنی هەر نۆ بەشەکە دووبارە دنیای دێنێ هەمووی ڕێگای فێربوونی تایبەتی خۆی هەیە و هیچ پێویستمان بە دەرکات نابێشەوە هەم سوالە شەرحەکان فێربین چۆن جوابینەوە بە شێوەی زانستی پێویست بە زیانووسی ناکات تەنها جوابی کە ئامانج بپێچێ و حسابیەکانیش ڕێگەی حەلکردنی پرسیارە خوێنین ئەنجا سوال حەلەکەین وەکو ئێستا ئەگەر من پرسیارم باتەوە لەسەر گۆشەلادان چۆن پرسیارەکە حەلکەم یەکەم شت سێ هەنگاو هەیە خۆ دەزانی ئێمە عادەتەن تەلەبەی خۆمان چۆن سوال حەلەکە یەکسەر یاسان وسەر دەست بە حەلی سوالەکە باوکەوە نابێ جوان لە سوالەکە وردەبمەوە لیستێ دروست دەکەم ئەنجا دیقەتیەکەکانێم ئاڕاستەدار و حساب بۆ ئاڕاستەکە یەکەم پاش ئەوانە هەمووی ئەنجا یاسان نووسرێ کەواتە هەنگاوەکانی شکارکردنی پرسیار هەنگاوەکان بۆ شکارکردنی پرسیاری حسابی لەسەر گۆشەلادان کامێ هەنگاوەکان یەکەم شت یەکەی گۆشەلادان یەکەی دەلتا فێتە هەر پرسیارێکمان هەرکوێ بێ ڕادیەنێ یەکەی دەلتا فێتە لە کات شکارکردنی پرسیارە یەکەم شت ئەبێت ڕاد بێت یعنی چی؟ یعنی ئەگەر لە پرسیارێکە گۆشەلادانەکەی بە پلیا بوو یا بە ڕیڤ یا بووی دەست بە حەلکردن ناکەی هەتانەی گۆڕی بە ڕادیەن گۆڕینی یەکەکانیش ئێستا فێر بووین کەواتە هەنگاوی یەکەم یەکەی گۆشەلادان ئەبێ ڕادیەن بێت یعنی چی؟ یعنی ئەگەر بە دیگری رابوو یاخود بە ڕیڤ درابوو ئەبێ هەردووکیان بگۆڕین بۆ ڕادیەن ئەنجا سوال هەکەین ئەمە هەنگاوی یەکەممانە هەنگاوی دوو دانانی نیشانە لەبەرەوەی دەلتا تێتا ڕاستەدارە
پێویستە دانانی نیشانە لە بیرمان نەچێت نەگەتیڤ بێ ئەمە ئاڕاستەی میلکاژمێرە پۆزەتیڤ بێت پێچوانی میلکاژمێر بۆ چێکێ بۆ دەلتاسێتە و دەلتا ئێس بەیەکەوە وەکو دەرسی پێش و باسمان لێوە کرد کە پێویستە ئەم دوانەیە کەکانیان یەک جۆر بێت وتمان درێژی کەوانە بۆ سالب بێت چونکە ئیسپاتمان کرد ڕاضیات حکومەکات ئەگەر دەلتاسێتە سالب بوو ئەبێ دەلتا ئێسیش نیش سالبی بۆ دانین چونکە ئار ئەکاتە دەلتا ئێس لەسەر سێتان نابێ ئار سالب دەرچێ ئەوێ موجب بێ کەواتە ئەگەر ئەمەم بە سالب داناوەش سالبە بۆی ئار موجب دەرچێت ئار دائیمەن ئەبێ موجب دەرچێت لە هەموو حاڵەتێکە بۆیە ئەگەر دەلتا سێتە پۆزەتیڤ بوو دەلتا ئێسیش پۆزەتیڤە دەلتا سێتە نەگەتیڤ بوو ئێسیش نەگەتیڤە ئەو کاتە دائیمەن نیوەتیرە بە موجب دەرەچێت چونکە نیوەتیرە ئاڕاستەدار نی و بڕە و دایمەن ئەبێ موجب هەروەکو کات دایمە بەرەو پێشەوە ڕە کات بۆیە پۆزەتیڤە خۆ نابێ نەگەتیڤ بێ کاتی نەگەتیڤمان نییە بە کەسمان نەوتوە سەعات ناقزنوێ سەعات نەیبان نییە سەعات 1 و 2 پاژنەوە ڕۆ بۆ نمونە بەڵام بە نەگەتیڤ شیوامان نییە بۆیە ئەمە زۆر هەنگاوێکی ئەساسی نیشانە دیاریکردن سێهەم شت دانانی یاسایە کە ئێمە زۆربەی کات کە پرسیار هەلەکەی یەکەم هەڵەمانەوەیە کە بۆ نمونە من خۆم زۆر بەزیرەکە زانم تەلەبێکی زۆر مهم یەکەم شت یاسا دانەوە کە دو سوالانە چین مناڵانن یەکسەر بە دانانی یاسا دەست پێەکە یا دانانی یاسا سێهەم هەنگاوە کە من بە دانانی یاسا دەستم پێکرد ڕەنگەوەم بیرچ ڕەنگەوەم بیرچ کاتە نەتیجەکە خۆی دوی لەسەر هەڵبژاردنەکەم نەپێکە ڕۆی بۆ سەرێکی تەلەبێکیکە کە ترساوە و خۆی زۆر زایفە لە چاو تەلەبێکی زۆر زیرەکە سەرێکی 2 دەرەجەی لەو زیاترێنەوە چکەم بەترسەوە هەوڵیاوە پێناو هەنگاو بڕە ئەیکە توێتی نە من هەموو ێزانم هەنگاوەکانی پەڕانەوە دەرجەکەی فۆتەوە بۆیە ئەم سێ هەنگاوم هەیە ئەمجا ئێستا دەست بە یەکەم نمونەی کتێبەکەکەم ئێستا فێبووین هەنگاوی حەلکردنی سوال چۆنە گۆشە لادان و ڕادیان زانیمان چییە گۆڕینی یەکە چۆنە ڕۆحی بابەتەکەمان شی کردەوە ئەمجا ئەتوانین یەکەم نمونەی کتێبەکە دەست پێ بکەین دوای 2 دەرس ئەمجا ئەتوانین ئێستا بە یەکەم نمونە دەست پێ بکەم جا ئەگەر نمونەکە ئەڵێ شازدە سواری ئەسپێکیاریە بێ و بە ئاڕاستەی میلی کاژمێر لەسەر کەوانەیە گەڕات درێژیەکەی 11.5 نمونەی یەکەمی کتێب کەوانەیەک ئەبرێت درێژیەکەی 11.5 مەترە ئەڵێ بە ئاڕاستەی میلی کاژمێر گۆشەلادانێکی بڕی 165 پلێ دووری شازاد لە چقی سڕانەوە تۆ چەندە واناڵێ واتە نیوەتیرە بە ڕۆوازنەیەکە چەندە زۆر باشە سێکەم پرسیارە هەنگاوەکانی هەموو بە جوانی تا جێبەجێکەین یەکەم شتەمە پلەیە بێبی گۆڕم بەڕادێن دوم شت بە ئاڕاستی میلی کاژمێر سوڕاوەتەوە بێ نیشانە سالبەکەم بیر نەچێت کەواتە ئەمە ئەم مەرجانم مسۆگەرکردەوەیان ماوە ئەبێ پلە بگۆڕم بەڕادێن جایان بە دوولاو دنیاوەند یان ئەگەر من زۆر شارەزا بووم ئەڵێم دەلتافێتە کە کردوێتە سالب 165 پلە دابەشی 57.3 پلەی بکەم ئەمە ئەگەر زۆر شارەزا بووین دوولاو دنیاوەندەکەش نەکەین ئەمە خێرایە ئەتوانین بڵێن 165 تقریبان چەندی تایە نزیکەی 2 ئەکات چکە ئەگەر 150 حوتی 21 ئەچێتە نزیکەی 180 160 کەواتە 2 تقریبان لە 187 یان لە 188 تایە 2 لە 188 پلە و پلە ڕۆیشت بوو بە ڕادیان کەواتە ئێستا گۆشە لادان ڕادیانە نیشانەکەشم داناوە ئەوە 2 مەرجەکانم مسۆگەکە ئەنجا ئێستا دانم بۆ دانانی یاساکە دائیمەن داواکراوە بە ڕەنگی سوور دەلتا سێتە ئەکاتە دەلتا ئێس لەسەر ئار جا من ئەگەر حەزم کرد بە کاتێک کەم سعیکی زۆر باشکەم ئەبێ هەر ئەوە نەبێ حەزکەم بڵێم وڵات دەرەجەی تۆبێن بم بە دکتۆر هەر ئەوە نییە بڵێمە بم بە دکتۆر ئەبێ حەز بکەم دەفتەرم سۆدەکەش ماوە جوان بێ ڕەنگاو ڕەنگ بێ ئێستا من ئەگەر زەوقم هەبوو لەگەڵ سعیەکەما لە کات سعیا ئەوە جافی ملۆن بەکاربێنم نیوەتیرەکە کە داواکراوە بە ڕەنگی سوور بیکەم هەر لە خۆمەوە بە کاتێکی کەمتر تەواو بم بیرچوونەوەی مستەحیلە واتە ڕغبەتەکە ڕغبەتی سعیشە بێ لەگەڵا بێ ئێس لەسەر سێتە تاوها دوولاو دنیاوەندم کرد ئار دەرچوو ئێستا ئار نابێ نەگەتیڤ بێ ئەگەر نەگەتیڤ بێ معنای من شتێکم بیر چووە لە ناوەکان چکە نیوەتیرە نابێ نەگەتیڤ بێ ئەگەر بیرم چوو بێ سالب دەرچوو بێ بگەڕێمەوە غەڵەتەکەم چاکەم لە ئیمتیحان نابێ ئاوا بجوڵیت جارێک مراجعەی جوابەکە دەکەیتەوە سالب 11 ولا دا 5 دەسەخەمە سەر ئەو دراوانەی کە هەمان نەقلێکەم نەوەک بە غەڵەت نەقلێکەم ئەمە دەلتا سێت چکە گۆڕینم تیا کردو
چکە ئەگەر دەست نەخەمە سەری ڕێنە بۆ سێتاوە نەخۆکەم ئەوەش سەبەبی تری هەڵەی تەلەبێ با دەستخینە سەر ئەو هەڵانەی کە جا هەر بۆ فێربوونی خۆمان خۆی تۆ ئەبێ ئاوا سوال هەڵکە یەکە نووسین پێویست ناکات لێرە بەس با ئەمە یەکەیەکیش بنووسین بۆ ڕاحەتنی خۆمان بزانین چی ڕۆیە ئەمە مەترە ئەمەیان ڕادیانە خۆی ئەو یەکەیە پێویست ناکات تۆ بنووسی سێ کە ساڵ بوو ساڵ بڕۆی ئار بە موجب دەرچوو ئێستا تەواوە نیوەتیرە موجبە تقریبا 12 لەسەر 3 چوارەکە ئەمە چواری تەواو نییە 3 لە 109 باشە نیوەتیرە معقولە بنووسم مەتر بۆ ڕات نەخێرە نووسم مەتر ئەیکوا ئەمە چی لێاو ئەمە وتمانیەکەیەکی ڕاستەقینە نییە لەبەرەوەی گۆشە لادان هێندی بێڕەهەندە خۆمان دامانە خۆشی ڕات خۆشمان لایە بینەوە بۆیە تەنها مەترەکەم نووسی ئەم پرسیارە بەلاتانەوە قورس بوو باوەڕ ناکەم وانییە کەواتە پێویست ناکەم من بچم دەقی سوال لەبەرکەم و حەلەکەشی تەنها پێڕێی یاسانە بکەم و هەنگاو بە هەنگاو سوال هەکەم ئیتر من بۆچی لە وەرقەی ئیمتیحانە ترسمیان لە ئیمتیحانە بۆچی ڕەنگم تێک بچێ و بترسم و خۆی ڕەنگ تێکچوون و ترس لە ئیمتیحان دوو سەبەبی هەیە یەکەم دەرخکردن بە تایبەتی بۆ بابەتی زانستی دووهەم ئەگەر تۆ دوو بەشی کتێبەکە داخڵ بوو بێ و تۆ بەشێکە تاوا کرد بە فریان نەکەوتبی هەر لە خۆتۆ کە چیت ئیمتیحانەوە ڕەنگە تێگەچێەوە ترسی و جیانتە لەرزێ بۆ ئەڵێ لەوانەیە لە 180 سوالەکان لەو بەشای بێتەوە کە مەسا ئیمتیحان نەکردەوە ئەم دوو سەبەبەیە ترسی ئیمتیحان کە تۆ سعی جوان کردبی و فریا کەوتبی و دەرخە نەکردوێ ترسەکە نامێنێ ئۆتۆماتیکی دەرجەشە باشە بێ چکە من باوەڕم بۆ نییە تەلەبەی تەمەڵە بێ یەکێ بگاتە دوانزەی زانستی تەمەڵ نییە تەمەڵی لەشە ئەوەیە کە تااقەتە نییە پەرداخاوە بێنی برا بچووکەکە و ڕاکە ئاوم بۆ بێنەوە تەمەڵیە تەلەبێ بگاتە دوانزەی زانستی تەمەڵ نییە درێ زیرەکە بەس خۆی نایکە تەمەڵی لەشی هەیە تەمەڵی ئەگەر لەشمان نەبێ هەمووان زیرێکی هەمووی مێشکی قابلەوە پرۆگرامی دوانزەی زانستی زەبط بکە بەس لەشی تەمەڵە نایکە باوکی دەجا پێڵێ سعی بکە نایکە دەست ئەحمەد بزانین سوالیچکە حەل ناکەین اینجا چۆن ئێمە ئەم بابەتە ئاخرێنین ئاگار لێبێ ئوسوڵی سعیکردنی فیزیا فێر بە یەکەم شت پێناسە و دەرسەکەمان ڕوون کردەوە گۆڕینیەکە چەند نمونەیەکی چاپمان هەڵ کرد بۆی لە کاتی هەلی پرسیارەکان ئایتریەکە گۆڕین فێر بین ئاراستەداریان ناکردمان هەنگاوی هەلکردنی سوالمان خوێن پێناسە شتەکانمان لەسەر و تۆناسیمان بەتاوی ئەمە ئەو دوای ئەوە چیەکەیت دوای ئەوەی ئەوهان ئەوە مشتە فێر بووین یەکەم نمونەی کتێب ڕاهێنانی یەکی بە تەواوەکەی دوای ئەوە لە کتێبا چۆتە سەر گۆشە خێرایی ئێمە ناچینە سەر گۆشە خێرایی دوای ئەوە چتە پێداچوونەوەی بەندی یەکجێک پێنج سوالی تایە بۆ نمونە ڕەنگە یەکەم و دووهەمی لەسەر گۆشە لادانە هەردووچی حەلەکەی دوای ئەو ڕاهێنانەی کە ئێستایکەین ڕاهێنانی یەکی ئەلف دوای ئەوەی لە پێداچوونەوەی بەندی یەکجێکە ئەو سوالی لەسەر گۆشە لادانە حەلم کرد ئەنجا چوم بۆ پێداچوونەوەی گشتی پرسیاری 1 4 5 ئەو سێ سوالە لەسەر گۆشە لادانە ئەوی ژەکەیت ئێستا پێش گۆشە خێرایی دوای ئەوە هەڵسەنگاندنەکەش چەند سوال لەسەر گۆشە لادانێکی کە تەواو بووی معنای تۆ گۆشە لادانە بە تەواوی زەبط کرد لە بەشیەک ئەمجا دەزەبەی بۆ خوێندنی گۆشە خێرایی هەر نەوە بەشەکە فیزیا ئاواسەعیەکی یعنی کە گۆشە لادانم تەواو کردبێ لە پێداچوونەوەی گشتی شاچی سوالی لەسەر تەواویکەم لە بەندەکە لە بەشەکەش لە هەڵسەنگاندنەکەش ئەوسا من بە تەواوی دڵم تەمینە بێڵێم گۆشە لادان زەبط بوو جا سەیری گۆشە خێرایی یەکەم نەک من نمونەی یەک و ڕاهێنانێکی ئەلف بچم بۆ گۆشە خێرایی تۆ نیوەیەی کردووە معنایەش زەبط نەبووە چی بۆ گۆشە خێرایی نابێت بۆیە ئەچتە پێداچوونەوەی بەندی یەکجێک پێنج سوال لە دوانی یەکەمی لەسەر گۆشە لادانە تەواو یەکەم دوایەوە پێداچوونەوەی گشتی پرسیاری 1 4 5 تەواو یەکەم اینجا هەڵسەنگاندن چەند سوالی تیا لەسەر گۆشە لادان تەواو یەکەم ئەنجا سەری گۆشە خێراییە کەواتە بۆ نوعا ئەگەر سعیەکەمان بکەین هەم بە کاتێکی کەم هەم بە نەتیجەیەکی باش مسۆگەرە بین ڕاهێنانیەکی ئەلف دیقەت بە نمونە ڕاهێنان دوو پرسیارە یەکیان خشتەیە پرسیار یەکەمیشی نمونەیەک ئێستا گەر من ئەم پرسیارە با ئەمەش خۆم حەلیەکەم دوایە سوالێکم بە ئێوە بۆی خۆتان تەجروبە بکەن هەر لێرە لە کاتی پۆلا تۆ بێ دەرسەکە فێربی لە ساشتا بێ فێربی ئەمێنێتەوە زەبطکردن زەبطکردنیش لە ماڵەوە یەک جارە سوالێ دەمێ واجب بۆم حەلکە لەگەڵ خۆم حەلیەکەم ئەبێ بە لە ساسا زەبطکردن بە نوعاکرێ سعی فیزیا ئەنجا بزانە ئەگەر شەی ئیمتیحان سعیشیتیان نەکەیت تۆ دەرجەی کامیلیتیانیان نا بەتەکی دەهێنی کە تۆ ئێستای زانی لە پۆلا معنای جارێک کەش بۆ ئیمتیحان و بۆ مەکتەب سعیتیاکەی بە تەواوی زەبطە بێت ڕاهێنانەکە هی ئەلفە یعنی یەکەم ڕاهێنان لە بەشی یەک لە کتێبەکە
ڕاهێنانی ئەلف پرسیاری یەکەم ئەمەش من حەل یەکەم دوایەوەش پرسیاری کەشتان بۆ حەلەکەم منجا سوالتان نەتوانم بمێ کولێک لەسەر لێواری تای پاستکیلێک بە ئاراستەی جوڵەی میلی کاتژمێر یەکسەر ئاوا نیشانەیە بۆ خۆمەکەم بۆی ئەو ئاراستەی بیر نەچێت دەجوڵێت کولەکە لەسەر تایەکە وەستاوە گۆشەلادانی کولەکە پای ڕادە گۆشەلادانی ئەومەتێ پای ڕاد زۆر باش درێژی کەوانە هاوتاکەی یعنی ئەو کەوانەی بەرامبەر ئەو چەقە گۆشەیە بڕێتی ئەویشان دەلتا ئێسە ئەڵێ 1/2 مەترە 1/2 مەترە نیوەتیرەی ڕێڕەوە بازنەیەکان نیوەتیرەی تایەکە چەندە تاو نیوەتیرەی تایەکەیە زۆر باش فەرموو نیوەتیرەی تایەکە دەستێککە تەڵەن مەنزەمەکە خێن سەر شاشەکە لە تەلەڤیزیۆنەکە ئیتر هەم دەقەکەمان لەبەرچاو بێ هەم حەلەکە و بۆ تاقیکردنەوەکان و ڤیدیۆکانیش تەلەڤیزیۆنەکە بەکارێنی ئەمڕۆ زیاتر گۆڕینیەکە و چۆنێتی حەلی سوال بوو بۆ دەست زیاتووی تر ئەوەش بەکارێت پێش هەموو شتێک ئاراستەی میلی کاتژمێر بیرم نەچێ نیشانەی سالب بۆ ئەم دوانە بەدانم دووهەمیشە سەیریەکەکانە کەم ڕاد مشکیلەی نییە ئەوەش مەترە کێشەی نییە ئار بە تەبیعی بە مەتر دەرەچێ بۆ دۆزینەوەی ئار یاساکە نووسم پێش هەموو شتێ نەزانراوەکە بە ڕێنی سوور ئەو یاساکەیە ئێستا گۆڕین یەکەم نەبوو ڕادە نیشانە دانراوە سێ هەمەنگاو یاساکەیە ئاڕە دۆزمەوە ئاڕە کاتە دەلتا ئێس لەسەر دەلتا سێتە درێژی کەوانەکە ماینەس 1.2 مەتر دەلتا سێتە دەستی خەمەستە نووسەوە ناقس پای بۆی هەوڵەکەم لە کاتی نەخڵاوە پای بریتێ لە 3.4 ئەنجایەکەکەی ڕادە ئەمەش مەترە هاسەرنجمە ئێمە خۆی لە کاتی حەلکردنا ئەو یەکەیە نەش نووسین کێشە نیە بەس بۆ زیاتر فێربوون ێستا من نووسم سێرکە سالبەکانە ڕۆن نیوەتیرە بوو بە موجب کەواتە حەلەکەم باش هێناوە ئار ئەکاتە تقریبا لە 180 مەترێک لامە بزین ئەنجامەکەواکە لە 180 مەتر کەواتە ئەی ئەو ڕادیانە چی بوو دووبارەیەکەینەوە ئەمە هەروەکو لێرە باسم کرد یەکەیەکی ڕاستەقینە نییە بۆیە ناینووسینەوە ئەو 0.38 نووسین و مەتر ئەوە نیوەتیرە تایەکە دەرچوو ئەوە یەکەم نمونەی کتێب و پرسیاری یەکەمیش لە ڕاهێنان ئێستا هەر لەو ڕاهێنانیکی ئەلفە پرسیاری دووەم خشتەیەکە وەبزانم ئەلف با جیم دالی شۆنی من دانێککەی لە حەلەکەم دانێکیشان کە گۆڕینی یەکەیەوێ ئەم بە ئێوە باش نییە بۆی هەر لێرە وەکو سەعی دەرسی خصوصی فێرین سوالیش هەلکەین دوای ئەوەش واجب لە ماڵەوە 1 ساعتی دووبارەی کەرەوانەی من حەلم کردووە واجبەکەش بکە ئەنجاکە لە منی وەرگرە بزانە لە عمر تا سەعی شیتیانەکەی بیرتەچێتەوە مستەحیلە ئەوە ڕێگەی سەعی فیزیە فیزیا دوای مامۆستای فیزیا پێش مامۆستا تەحزیر ناکەی دوای مامۆستا ئەو دەرسەکە خوێن نێڵی دوا بکەی خێرا بیکە یەک جارێت لەگەڵ عمرتە ئێستا ئینە پرسیاری دوو لە هەمان ڕاهێنان دراوەکان ئەنووسم داواکراوەکانی شکارەکەم دایمە هەوڵێم دراو داواکرا و جیاواز بنڕێنەکانیان بۆ کاتی سەعی وا خۆشە با پرسیارێک هەڵکەم بە کەڵک بێ سیرکە من دالەکەی حەلەکەم جارێ دال تۆ گۆڕین یەکەیکە دەلتا فێتە یاومەتێ نووسیەتی زائد 135 پلە ئەمەش مانایەوە کەچانی میلی کاتژمێر دەلتا ئێسیش نووسراوە دووبارە زائد 2.6 مەتر ئار چەندە نیوەتیرە ڕێڕەوە بازنەیەکە چەندە مانایەوە تقریبان هەمان شێوە سوالانەوە دوانی کەشم هەل کردووە هەمان شێوە دەرچوو ئێستا با بزانین نیوەتیرە ڕێڕەوە بازنەیەکەی داوا لێکردوین چەندە دالبووانە بوو سێرکە بە هەمان شێوە ئار ئێستا لێرەوە دەست پێکەم چکە هەمان شێوە دوان ملۆنەوە هەل کردووە ئار بەڵام پێشەوەی من دانانی دیقەت بەها دانانی یاساکەم کرد پێشەوەی دانانی یاساکە بکەمە بێ ئەوە بگۆڕم ئار ئەکاتە دەلتا ئێس لەسەر دەلتا فێتا ئێستا من ئەگەر پەلە بکەم یەکسەر ئەوە دانم هەڵایە بێت دەلتا ئێسمان چەندێکە زائد 2.6 مەترە بەڵام دەلتا فێتە نابێەوە ئەبێ یەکەم هەنگاو جارێ ئەوەم بۆ بکەی بە ڕادیۆن ئەنجاکە خۆی نیشانەی موجەبەکەی یاوە کەواتە ئەنجا سێ مەنگاو دانانی یاساکەی بۆ ئێستا گە بەردەوام بێ بە هەڵە سوالەکە بۆ بێ پلێ بگۆڕی
135 پلەمانەیە بە دوولاو دنیۆن دەیکەی ئەبێت بە دابەشکردن ئەیکەی ئەبێت دابەشی 57.3 بکەی ئەبێت 135 دابەشی 57.3 بزانین چەندێکی تیا ئەبێت 135 2.57 بە 2.35 بوو بە یەکەی ڕادیۆن لێرە 2.35 کەواتە 2 لە 10 2.35 زۆر نزیکن لێکەوە ئەمە وتمان مەترە ئەویان ڕادیۆنە کە ئەم دوانە نەشی نووسی قەیناکە ئێستا تقریباً یەک ئەوەنەی تیاوە لە دایک یەک و لە دایک بەس مەترەکان نووسین ئەوە نیوەتیرەکە بوو ئەمە لقی دال بوو من حەلم کرد پرسیاری دۆم ڕاهێنانی یەشی ئەلف لقی جیمەکەیان بە ئێوە لقی جیم ئەگەر پێتانە باشە ئەگەر پێتان نییە مەرزەمەیە شتێ ئەو بە دەستیشکی شەڕاکەمە سەر شاشە هەمووی لێوە سەیر دەکەین ئەگەر پێتان نییە کڵەشەکان وسمەڵێم ئەوم بۆ بدۆزنەوە لەوانەیە هاوکاریکی شتان بکەم وەکو پرسیارێک کە مستەواکەی ڕەنگە تۆزێ بەقوتر بێ بۆ حەلکردن ئەم پرسیارە جیمەکە داوا لێوەکەم داوای دەلتاسێتەی لێکردوون بە پلە دەلتاسێتە نووسیەتی بە دیگری چەندە بە پلە چیاوە سێکن دراوەکان دەلتا ئێسیاینەتێ جوان سەر جیبە -4.2 مەتر و ئاڕیشیاینەتێ ئاڕەکەش 0.75 مەترە طبعا کە دەلتاسێتەی بە پلایە با من پێشەوەی کە تۆ بۆم حەلکەی با من تێبینیەکە بدەمێ دائما یەکەی درێژی و کە کورت کردەوە لەگەڵ یەکەی درێژە بۆ نمونەستە تۆ دەلتاسێتا کە دۆزیتەوە چی ئاساکەی دەلتا ئێسە لەسەر ئاڕ دائما یەکەی درێژی لەگەڵ یەکەی درێژی کە کورتە کردەوە یەکەی ڕادیۆن دەرەچێ یعنی ئەوە جامەی بۆ دەرەچێ ڕادیۆنێ بەڵام پرسیارەکە لە من گۆشەلادانم بە دیگری بۆ دۆزەرەوە تۆ بێ ڕادیۆنم بۆ بگۆڕی بە پلە یعنی پرسیارەکەی تۆ وەکەوەی من ئاسانیش نییە دوو هەنگاوە هەنگاوی یەکەم گۆشەلادانەکە بۆ دەرەچێ بە ڕادیۆن ئەیکەی بە پلە گۆڕینێکی تێکەوێت لە هەنگاوی یەخیرە چکە خۆی ئەڵێ گۆشەلادانم بە پلایەوێ تۆ بە ڕادیۆن دەریەکەیت دوای بۆم بکە بە پلە 2 دقە 3 دقەش کافیە بۆ حەلی سوالەکەەوە نەتانێمە ئیتر لەمە دوا بەم شێوازە دەستەخوێنرێ هەروەکو جارانی ژوار خوێنمانە چەند سوالێ من حەلیەکەم دانێت تۆ واجبیش بۆ ماڵەوە هەتا بە جوانی فێرەبی تر فێر نەبوونمان نییە دەرخاتیش نەخۆشیە لێی دووکەنەوە بە قسەی براتان بکەن هەتا لە دەرخ دووربی ڕەنگ و ڕوو جوانتر و ئیسلاحەتتر دەرەکەی باڵ 320 ڕاستە یان ئەتوانی بڵێ بە نزیکەی 321 پلە تاوە کەواتە تۆ هەنگاوی یەکەم دەلتا ئێستا دابەشی ئاڕ کردووە 5 و لە 6 ڕادیۆن دەرچووە وانە سە هەنگاوی یەکەمتان ئەوەیە چونکە مەتر لەگەڵ مەتراکە کورت بکەیتەوە ئەبێتە ڕادیۆن سالبیشە سالب 5.6 سالبەکەتان بیر ناچێت ئەمجا تۆ سالب 5.6 ڕادیۆنە بۆ دەرچوو وەرە ئەو ڕادیۆنم بۆ بکە بە پلە بە دوولاو دنیۆندەکەیەکەی بۆی ئەڵێ یەک ڕادیۆنە کاتە 57.3 پلە 5.6 کاتە چەند 5.6 ڕادیۆنە کات چەند پلە 5.6 کەڕەتی 57.3 بکە سێرکەی کاتەوە 320.8 بە پلە ئەوە ڕێگەی حەلەکەشێتی ئەوەی کە بۆشی حەل نەکرا دەفتەرەکەی پیشان بە بۆی لەسەر دەفتەرەکەی بۆی حەلکەمەوە فێر بێت تۆش خۆزگە بۆ کردایە